دومی بەرنامە گفتوگۆ دەکەین باس لە ڕێنمایەکانی وەزارەتی ڕۆشنبیری دەکەین بۆ کاری میدیایی ئەم ڕێنمایانە ئایا هیچ کاریگەریەکی لەسەر ئازادی ڕادەربڕین و کاری میدیایی دروست کردووە دوای پەسەندکردنی ڕێنماییەکان دیارە بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان و ئەو کەسانی کە لە مەجای میدیا کار دەکەن ڕخنیان لە ڕێنماییەکان گرتووە بۆ چوونی ئەویان هەیە کە ئەم ڕێنمایانە کاریگەری لەسەر ئازادی ڕادەربڕین واروەهاکردنەوەی میدیا دەبێت دەپرسین ئایا دەرکردنی ئەم ڕێنمایانە و کارکردن بەم ڕێنمایانە هیچ گرفتێکی ئەوتووە بۆ ئازادی ڕادەربڕین و کاری میدیایی دروست دەکات ئایا ئەم ڕێنمایانە پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەری کوردیە تایبەت بەم بابەتانە زۆر بەڕێز شیروان عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاک شیروان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بەخێر هاتی دیارە هەروەک ئاگادارن بڵاوبوونەوەی ڕێنماییەکانی با بڵین وەزارەتی ڕۆشنبیری بۆ کاری میدیایی ناڕەزایەتی بەدوادا هاتوو بە تایبەتی ڕۆژنامەنووسان باز دۆ دەکەن کە ئەم ڕێنماییانە بە جۆرێک لە جۆرەکان بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین و کاری میدیاییە وەڵامی بەڕێزتان بۆ ئەم ڕەخنە و بۆ چوونانی ڕۆژنامەنووسان چییە؟ زۆر سپاس میرەبان خان سلااو بۆ ئێوە سلااو بۆ بینەرانیش من ڕێزم هەیە بۆ هەموو ئەو بۆ چوونی نووسەران و ڕاگەیانکاران و ئەو بەڕێزانەی کە ڕەخنەیان گرتووە بەو شێوازە لێکیان داوەتەوە کە ئەو ڕێنماییە پەیوەستە بە ئازادی ڕادەربڕین و بۆتە هۆکارێکیان بووتە بەشێک بۆەوەی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان کەم بکرێتەوە. لە ڕاستیدا ئەم ڕێنماییە دوور و نزیک پەیوەندی بە ئازادی ڕادەربڕینەوە نییە. ئازادی ڕادەربڕین لە ژینگەی هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی بەرچاو فراهەمە و هیچ ڕێنماییەک دەرنەچووە پەیوەستبی بە کەمکردنەوەی ئازادیەکان. ئەوەی ئێمە ئەو ڕێنماییە ئێمە شتێکی تازە نییە کە پێشتریش ئەو ڕێنماییە هەبووە هەر لە 2000ەکانەوە لە 2005ەوە ڕێنمایی هەبووە بەڵام بە بەردەوامی ناوە چەند ساڵێک لەگەڵ پێشکەوتنەکان هەمواری بۆ کراوەتەوە. ئەو ڕێنمایی ئێمەش دەرمان کردووە بەڕاستی هەمواری ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 کە بەهۆی ئەو پێشکەوتنە تەکنەلۆجییانەی ئێستا هاتۆتە پێش و ئەم چەند ساڵە بە تایبەتی میدیای ئەلکترۆنی دروست بووە دەبواە ئەم ڕێنماییەش هەموار بکرێتەوە. لەسەر ئەو بنەمایە ڕێنمایەت هەندێک ئیزافاتی بۆ کرایە زیاتریش پەیوەستە بە بواری میدیای بیسترا و بینراو بە شێوەیەکی بابرێن چوارچێوەدار ئەوە بڵێم کە ئەو ڕێنماییە تەنیا مامەڵە لەگەر کەناڵ دەکات یعنی ئەوەی کە پەیوەستە بە ڕێنماییەکە کەناڵی بیسترا و بینراو بواری ڕۆژنامە و ڕۆژنامەگەری بە هیچ شێوێک پەیوەست نییە بەو ڕێنمایە ئەو بوارە ئەو ڕێنمایە ئێمە بواری ڕۆژنامە و ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین ناگرێتەوە بە هیچ شێوەیەک. باشە کاکشیروان هەروەک ئاگاداری میدیاکانیش خۆیان لە خۆیاندا کاتێک کە میدیایەک دەستگایەکی ڕاگەیاندن دەکرێتەوە بە جۆرێک لە جۆرەکان بەشێکە لە ئازادی ڕادەربڕین تەواوی ئەو کێشەوگیر و گرفتانی کە لە کۆمەڵگەدا هەن ئەو بابەتە سیاسیانی لە کۆمەڵگەدا هەن هەروەک ڕۆژنامەی نووسراو دەکرێت بڵێ لە کەناڵێکی ڕاگەیاندنیشدا باز دەکرێت. ئەمە هیچ بەرتەسکبوونەوەیەکەیە بە تایبەتی ڕخنەکان لەسەرکردنەوەی کەناڵێکی میدیایی هەیە کە بۆ نمونە مۆڵەدان بە کەناڵی میدیایی زەحمەت دەبێت واروە ئەو باج و ڕسوماتانی کە بوونیان هەیە زەحمەت دەبێت کەناڵ مەرجدار کراوە بەوەی کە پێویستە بابەتەکانی چی بێت ئەو فیلمانی نمایش دەکرێت چی بێت بەرنامەکانی چی بێت بەم شێوەیە جارێ هەموو لایەک دەبی ئەوە بزانین ینی مۆڵەتی دەستگای ڕاگەیاندن ڕۆژنامە و گۆڤار میدیای خوێندرا و جیاوازە بەڕاستی لەگە میدیا بیسترا و بینراو کە باز لە میدیا بیسترا و بینراو دەکەین دەبی باز لە فریکوێنسی و بابەتی ئاسمان بکەین کە ئەوە بەڕاستی ناکرێت هەر کەسێک بێ بچێت تەلەڤیزیۆنێک دابنێ و بورجە قیت کاتەوە و بە کەیفی خۆی لەسەر فریکوێنسیەک بەخشەکەی خۆی
بڵاو بکاتەوە یان ڕادیۆیەک دابنێ بە کەیفی خۆی بچێت جیهازێک دابنێ کە ئەم جیهازە ینی مەرجەکان ئەو مەرجانێک کە گواستنەوە گەیاندن دایناوە بۆ شێوازی پەخشکردن بەبێ لە بەرچاوگرتنی ئەو مەرجانە ڕادیۆیەک دامدرێ و بورجێک دابدرێ و کەس نەزانی ئەم بورجە هی چییە و ئەم ڕادیۆ چۆن پەخش دەکە ینی ئەوە بەڕاستی ئەگەر بابرێن ڕێک نەخرێتن ینی بۆ نمونە بە تایبەتی لە سلێمانی لەو چەند ساڵیدا ڕابردوو کێشەیەکی زۆر گەورەمان هەبوو لە ڕادیۆیەکان ئەو فریکوێنسیانەیە کە بەکاریان دەهینە لەگەر مەتار تێکەر دەبوو چەند جارێک دژنەی بۆ دانرا بۆی ئەو فریکوێنسیانە ئەوەکەی کەم کەنەوە ئەو قودرەتەی کە بەکاری دەینن پاوەری پەخشەکەی کە بەکاری دەینن کەمی کەنەوە یان ئەو فریکوێنسیە کە نزیک بۆتەوە لەو فریکوێنسیەکە بۆ مەتار بەکاردێ دووری خەنەوە بۆیە ئەو بابەتە ینی جیاوازە لە بابەتی دەرکردنی ڕۆژنامەیە کە بەپێی یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەگەری دەڕێت کەسێک ڕۆژنامەیەک دادنێت لە ڕۆژنامەیەکی ڕسمی پێشتر ئاگداری بڵاو دەکاتەوە کە ئەمن ڕۆژنامەیەک دادنێم و دواتر دەچی لە سندیکای ڕۆژنامە نووسان خۆی تۆمار دەکاتن بەڵام کاتێک کە تەلەڤیزیۆنێک دادەندرێ و تەلەڤیزیۆنە پێویستی بە ئاچیزەی ئەلکترۆنیە پێویستی بە دابیکردنی فریکوێنسیە و ئەو بورجەی دادنێ هەملانی ژینگەی هەیە هەملانی ئەمنی هەیە و هەم یاسا و ڕێنمایی خۆی هەیە بۆی بە چ پێوەرە کار بکاتن لەبەرەوە لە پێشوش و لە ئێستاژوە لە هیچ وڵاتێکی دنیا ئەوانەی کە باس لەوە دەکەن کە نابێ یاسا هەبی یان نابی چوارچێ هەبێ بۆ مۆڵەتدان بە یاسای وڵاتانی تر بخوێنەوە ئەو وڵاتە پێشکەوتەکان بخوێنەوە بە یاساکانی وڵاتانی دەوروبەر بخوێنەوە بزان لەسەر چ بنەمایەک مۆڵەت دەدرێت بە میدیای بیستراوە بینراوە پێم وانە هیچ شتێکی زیادەی تێدا بیلارێم کوردستان باشە کاتێک کە مۆڵەت کەسێک گەر بێوێ کەناڵێک بکاتەوە داوای مۆڵەت دەکات هیچ هۆکارێکەیە بۆ ئەوەی مۆڵەت نەدرێت بەو کەسی کە دەیەوێت ئەو کەناڵە بکاتەوە لە کاتێکە ئەگەر ئەجندای کارکردنی کەناڵەکەش پێشکەش بکات بڵێ بن بەم نیەتە دەمەوێت کەناڵێ بکەمەوە و کار بکەم و ڕێنماییەکانیش لەبەر چاو دەگرم ئەگەر بێت و لەو ماوەی کە دیاری کراوە مۆڵەتەکە وەرنەگرێت مافیتانە لێدانی نییە ئەمە گرفت دروست ناکات ئەوەی کە ڕێکارەکانی مۆڵەت بەو شێوەیە هەر کەسێک کە کەسێکی ئاسایی یان کەسێکی معنەوی کە دەیەوێ مۆڵەتی ڕادیۆیەک یان تەلەڤیزیۆنێک وەربگرێتن سەرەتا دێ لە وەزارەتی ڕۆشنبیری فۆرمەکەی پڕی دەکاتەوە و ئەو معلوماتانێک کە پێویستە لێی وەردەگیرێتن و دواتر دەچێت بۆ ئەوەی کە ڕەزامەندی لایەنی ئەمنی ژوەر بگرێتن چکە ئەو کەسە ڕەنگە تاوانبار بێ ڕەنگە هەندێک کێشەی یاسایی لەسەر بێتن بەوەی دوای ئەوەی کە ڕەزامەندی لایەنی ئەمنی وەرگرت کە ئەم کەسە دەیەوێ مۆڵەتی کەناڵێک وەربگرێتن دێتەوە لای ئێمەوە ئەگەر پێویستی بە فریکوێنسی بی دەینێرین بۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن و ئەگەر لە ڕێگای کۆمپانیەکانی پەخشکردنەوەش پەخشی بۆ بکرێتەوە ئەو ڕاستە خۆ ئێمە مۆڵەتەکەی پێدەدەین هیچ ڕێگریەک نییە لەوەی کەسێک بێوێ کەناڵێک دابنێ نەتوانێت دایبنێتن تەنیا ڕەنگە لە ڕووی ئەمنیەوە ئەگەر کەسەکە بۆ خۆی کێشەی قانونی یان کێشەیەکی هەبێتن کە وەزارەتی ناخۆن نێوێ مۆڵەتی پێبدا لەو حالەتە ئەگەر نەتوانین ئەجینا هیچ ڕێگرنیەک بۆی کەسێک بتوانین کەناڵێک دابنێت باشە کاک شیروان لە کاتی دانانی هەر کەناڵێکدا بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری یا وەزارەتی گواستنەوە گەیاندن کۆمەڵێک مەرج و ڕێنمایی دادەنێت بۆ ئەوەی کە ئەم کەناڵە لە شێر چ یاسا و ڕێنماییەکە کار بکات لێرەدا بۆچوونەکان ئەوەیە کە دەستنیشانکردنی ینی بۆ نمونە دەسەڵات یاخود وەزارەتی ڕۆشنبیر ڕقاب بێت بەسەر ڕاگەاندنەوە ئەمە ئازادیەکان کەمتر دەکات و کار کەناڵێک بێوێت ڕخنەیەک بگرێت کێشەیەک چارەسەر بکات دیوێکی ناهەمواری کۆمەلگاکە دیوێکی ناهەمواری سیاسی نیشان بدات لێرەدا ڕەنگە گرفتەکە دروست بکات بەم شێوەیە کاتێکە باڵی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی گواستنەوە گەیاندن ڕێنماییەکان دەدەنە هەر کەسێک کە دەیەوێت کەناڵ بکاتەوە بەم شێوەیە یاخود ئەمە هەڵە تێگەیشتنە بە تاکید هەڵە تێگەیشتنە چکە نەکەر وەزارەتی ڕۆشنبیری هەموو مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو پاراستنی بەرژەوەندی گشتی و لە پێناو
پاراستی مافی تاگ مافی خێزان کەمکردنەوەی توندوتیژی و بە تایبەتی ئێمە کە ئەم ڕێنماییمان دەرکردووە یان ئەو تەوسیاتانەمان هەیە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن لە پێناو بەرژەوەندی گشتیە لە پێناو بەرژەوەندی کەسێک نییە لە پێناو بەرژەوەندی لایەنێک نییە خۆتان دەزانین یعنی بواری میدیا زۆر فراوان بووە ناکرێت کەناڵێکی تەلەڤیزیۆن لەسەر شاشەکەی خۆی هەندێک شت بڵاو بکاتەوە کە بە تایبەتی لەگەر بەرژەوەندی گشتی یەک ناگرێتەوە ڕەنگە مافی تاک پێشێل بکە مافی خێزان پێشێل بکە ڕەنگە ببێتە هۆکارێک بۆ زیادبوونی توندوتیژی بۆ کوشتن ئەوانەی کە ئەو خاڵانەی کە وەزارەتی ڕۆشنبیری وەکو ڕێنمایی و تەوسیات دەیدا بە کەناڵەکان تەنیا بۆ کۆنتترۆلکردنی ئەو بارانەیە بۆ شتێکی تر نییە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ شیروان عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوون.